بەناوی خۆی گەورە و مێرەبەران سڵاوتان لێ بێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. ئازدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ جوانترین سڵاوی خی پەروەردگارتان لەبێتەوە بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردن دیارە ڕۆژی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان پێشنیازە یاسایی ئەرک و مافی نەخۆش بەسەندکرا بۆتە یاسا دەمانەوێت بزانین ئەمڕۆ ئەرک و مافە یاساییەکانی نەخۆش لەناو نەخۆشخانە حکومی و ئەهلیەکاندا چیە لەسەرم ترسە لاو لێرەوە میوانی کتابەتمان دەبێت و هەرواتەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە نزیک دەبینەوە لە ساڵڕۆژی 21 ساڵیادی بە پارێزگابوونی هەڵەبجە بە بڕیاری پەرلەمانی کوردستان 21 ساڵ لەمەوە پێش دیارە هەڵەبجە بۆتە پارێزگا دەمانێت بزانین لە پاش 21 ساڵ پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان چی بۆ ئەم پارێزگایە کردووە و لە ئێستادا ئایا هەڵەبجە چی لە پارێزگا دەچێت دیارە تەوەرێکی تایبەتەوە میوانێکی تایبەتمان لە هەڵەبجە لەسەر پرسە دەبێت و تەوەری سێمی بەرنامەکەشمان بەڕێوەبەری ناحیەی عربەت میوانمان دەبێت دیارە باز لە خزمەتگوزاری و ناڕزایی هاوڵاتیان دەکەین لەو ناحەیە کە لە نزیکی لە شاری سلێمانیەوە بەڵام دیارە ناحەیەکی فرامۆشکرا و خەڵکی گلەی و ڕەخنە و گازندەی زۆری دەبێت ئەمە سێتەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک زانیاری و ڕاپۆرت کە بۆمان ئامادەکردوون. بەڵایزدانەوە کەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی پێشەوای سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان.
کاماژەمان پێکرد یاسای ئەرک و مافی نەخۆش پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان بۆیە دەمانەوێت بزانین ئایا نەخۆش لە نەخۆشخانەکانی ئێمەدا لە هەرێمی کوردستان ئەرک و مافەکانی چین و بە تایبەتی لەمڕۆدا لە کەرتی تەندروستی کە بەسەرکەرتی تایبەت و حکومی دادابەش کراوە کەرتی حکومی بە شێوازێک لە شێوازەکان فرامۆش کراوە هێندێک کە لە کەرتی تایبەت گرنگی پێدەدرێەوە دیارە نەخۆش لە کەرتی تایبەت تا خزمەت دەکرێت لە کەرتی حکومیدا ناکرێت بەڵام دەمانوێت بزانین کە ئەم یاسایە ئایا چی بۆ نەخۆش دەکات لە کەرتی حکومیدا بە تایبەتی چونکە کەرتی تایبەت دیارە تێچوو و مەصرف بۆ خودی نەخۆش زۆرتری تێدەچێت بەڵام لە نەخۆشخانە حکومیەکان کە کەمتری تێدەچێتەوە زیاتر خەڵکی ئێمە بەهۆی ئەوەی کاڕێژەی هەژاری زیاترە ڕوو لە نەخۆشخانە حکومیەکان دەکەن ئیلا مەگەر ناچاری نەبێت بۆ ئەم بابەتە لە هەولێرەوە میوەداری زۆر بەڕێز خات و دکتۆرە شایان کاکە ساڵح جێگری سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستانمان کردووە دکتۆرە سڵاوی خوا لێبێت لێەوە دەست پێکەین ئایا ئەم یاسایە ئێستا چی دەبەخشێ بە نەخۆش بە تایبەتی سەرەتا باباسیەوە بکەین لە نەخۆشخانە حکومیەکاندا. سڵاوی خوا لە ئێوەش بێت. یاسای ماف و ئەرکی نەخۆش کە دوێنێ پەسەند کرا پێشتر پێشنیازە یاسا بوو دوێنێ پەسەندمان کرد لە 14 مادە پێکهاتیە و لەگەڵ هۆیەکانی بەرچواردن. ئەوەی ئێمە مەبەستمانە لەو یاسایە بیگەێنین ئەوەیە کە نەخۆش مافی سکاڵاکردنی هەیە لە کاتی ڕوودانی هەڵەی پزیشکیدا. هەڵەی پزیشکی لە ناو یاساکەدا بە جوانی و بەڕوونی پێناسە کراوە. مستەڵەحەکە کە دەرین هەڵەی پزیشکی بەواتای ئەوە نایە تەنها پزیشک تاوانبار دەکرێت یا تەنها پزیشک هەڵات دەکات. مستەڵەحەکە لۆ خۆی وایە لە ئینگلیزیش پێی دەگوترێ مێدیکال ئێرەر و لە عەرەبی پێی دەگوترێ لەختا الطبیە لە کوردیەکەش دەبتە هەڵەی پزیشکی واتە ئەو کادرەی کە خزمەتگوزاری نەخۆش دەکەن ڕەنگە هەڵەیەکیان لە دەست دروستبی لۆ نمونە لەوانەیە کارمەندە تەندروستێکەبی لەوانەیە لە هەندێک جار کارگوزارەکەبی کە هەڵەچی پزیشکی دەکات لەو کاتانەدا ئەمە بە نەخۆش دەرین ئەگەر دیتت هەڵە دروست بوو لۆت هەیە سکاڵا بکەیت. زۆر باش دکتۆرە ببوورە لە بەرامبەر ئەمەدا ئایا هیچ مافێک لە یاساکەیە بە پزیشک بە کارمەندی تەندروستی دراوە چونکە زۆربەی حاڵە دەبینین کە زۆر جار نەخۆش پەلاماری پزیشک و کارمەندی تەندروستی دەدات ئایا لەم یاسایەدا هیچ مافێک باس کراوە سەبارەت بە پزیشک و کارمەندانی تەندروستی؟ ماف یاسایەکی پێشنیازە یاسایەکی دیکە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان ئامادەی کردیە کە بە ناوی ماف و ئەرکی هێزکاری تەندروستی هێشتا لەسەر ناونیشانەکەی ڕێگنەکەوتینە بەڵام ڕژنووسەکەی ئامادەیە. هێزکاری تەندروستی پزیشک و کارمەندی تەندروستی دەگرتەوە و ئەوەی کە ڕاستە و خۆ مامەڵە لەگەڵ نەخۆشەکە دەکات مافی ئەویشی تێدا کە بەعزە جار کارگوزارەکانیش ڕاستە و خۆ مامەڵە لەگەر نەخۆشەکەی دەکەن. ئەوە لە بابڵین پێشنازە یاسایەکی دیکێ بەڵام لەو یاساییدا لە بەشی ئەرکەکانی نەخۆش یەک لە شتەکان کە زۆر بەسیتە کە خەڵک بەدیهی لە هەموو دام و دەستگایەکی دیکە ئەویش ئەوەیە کە دەچی هەر دام و دەستگایەکی ڕێز لە دام و دەستگایەکەی دەگری ڕێز لە کارمەندەکانی دەگری بەتایبەتی لە نەخۆشخانەکان دەبی ئەتوو تۆزێک زیاتر بە وریاترەوە معاملە بکەی لۆی تەئسیر نەکاتە سەر ڕەوشی نەخۆشەکانی دیکەش لە ناو خەستەخانە و یەکێک لەوانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە نابی چەکت پێبی و نابی هیچ جۆرە چەکەکی سپید پێبی لە ناو خەستەخانەی لۆی با بڵێن نەتوانی سنووری خەستەخانەکە و دام و دەستگایەکە و کارمەندەکانی ناو نەخۆشخانەکە ببەزێنی. زۆر باشە دکتۆرە سەبارەت بە نەخۆشخانە حکومیەکان پێشەکە بێنە سەر تایبەتەکان ئایا کەرتی تایبەت ئایا چه مافێک دەدرێت بە نەخۆش بە تایبەتی ئەگەر بێت و ئەم نەخۆشە لە ڕووی داهاتەوە بۆ نمونە پارەیەکی پێدەبێ ئایا لە حاڵەتە تاریەکاندا هیچ باس لەوە کراوە کە پێشتر چارەسەری بۆ بکرێت پێشەوەی لێ بپرسێتەوە ئایا بۆ نمونە هیچی داهاتێکی هەیە یاخود ناوە ئایا ئەو مافی کە لە یاساکەیە بۆ نەخۆش لە نەخۆشخانە حکومیەکان دیاری کراوە لە ئاستی نەخۆشخانە حکومیەکاندا هەیە کە بتوانن ئەو مافە دابین بکەن بۆ نەخۆش؟ ئەو یاسایە لە بۆ کەرتی گشتی و کەرتی تایبەتیشە هەردوو لا وەکو یەک دەبی ماف و ئەرکەکان جێبەجێ بکەن و کەرتی حکومی بەڵێ تا ڕادەچی زۆر لە
با بڵێن باسی توانامرۆییەکان دەکەم پزیشکان و کارمەندانی تەندروستی لە ئاستەچی بەڕاستی ئەمن پزیشکانی کوردستان بە یەکێک لە هەرە زیرەکترینەکانی پزیشکە هەرە زیرەکترینەکانی دنیادا دەنێن بە دلیلی ئەوەی کە هەر پزیشکە کە لێرەوە دەڕواتە دەرەوەی وڵات خەڵات بەدەست دەهینی سەرکەوتوو دەبی دەبتە سەرۆکی بەش دەبتە مامۆستای زانکۆ لەوێندەرە ینی بوارەکی زیاتری هەیەش لە زیرەکی و لە توانایی خۆیتی هەمان شت ڕاستە لەوە کارمەندە تەندروستیەکانیشمان ئاستیان زۆر بەرزە زۆر زیرەکن و زۆر ئازان وا دڵسۆزن لە بۆ نەخۆشەکان لە ڕووی توانای مرۆییەوە بەڵام لۆ نمونە یەکێک لە مافەکانی ئەوەیە دابینکردنی ئامێری پێشکەوتوو ئەو هەندێک ئامێر هەیە لە ناو نەخۆشخانە با بڵێن پێشترێک کە ئەمن پزیشک بووم لە ناو نەخۆشخانە کارم دەکرد بازێک لە ئامێرەکان لە ڕێی شەریکاتەوە کە هاتیە لە ڕێگرێ بەستەچەوە کە حکوومەت کردیتی نەتوانرای وەکو پێویست بخرێتە کار لۆ خزمەتی نەخۆشی ئەوە یەکەکە لە خەلەلەکان ینی هەندێک جیهاز هەیە زۆر متەتەوڕە بەڵام وەکو پێویست بە ئیژ نەخرایە لە بەرامبەر ئەوەش هەندێک جیهازمان هەیە زۆر کۆنا لە مانگەکی چەند جارێک دەشتێ دەبی چاک بکرێتەوە بە پارەکی زۆر ئەوە ینی خەلەلی تێدایە و کەم و کورتی تێدایە مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی ڕاستەو خۆ تەداخل بکە و چاکی بکاتەوە یەک لەو ئامێرانە ئامێری چارەسەری تیشکە بۆ نەخۆشانی شێرپەنجە کە لەوێدا کەم و کورتێکی زۆرمان هەیە بەداخۆ نەخۆشان ناچار دەبن بازە جار بچنە دەرەوەی وڵات لە بۆ دەستکەوتنی تیشک. دکتۆرە ئەرک و مافی ئەو هاوڵاتیانە چی دەبێت لە کاتێکدا کە دوورە دەستن لە نەخۆشخانەکان یاخود هەندێک شوێنەیە کە نەخۆشخانەی تێدا بەڵام تەنانەت خزمەتگوزاری سەرەتاییشی تێدانی ئایا لەم یاسایەدا هیچ ئەم ماف و ئەرکە باس کراوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە دوورە دەستن لە نەخۆشخانەکانەوە؟ بەڵێ ئەوانە بۆیان هەیە سکاڵا بکەن دەتوانن چونکە لە بڵێن یەکێک لە ببورن مافە سەرەتاییەکانە کە بەدەستیان نەهینایە بەڵام ئەوەی کە دیراسە کرایە با بڵێن چەند ساڵێک پێشتر کوردستان کێشەی کەمی نەخۆشخانەی نییە بەڵام ڕەنگە نەخۆشخانەکە بچووک بی لە چاو زۆربوونی ژمارەی دانیشتوانی ڕەنگە وەکو پێویست کارمەندی نییە لە ناو نەخۆشخانەکە یا پزیشکی تێدانە لە ناو نەخۆشخانەکە بێگومان ئەوە ئەرکی وەزارەتی تەندروستیە جێبەجێ بکات و ڕێکی بخاتەوە ئەتر لەو کاتانەدا ئەوە بێگومانێکەکە لە مافەکانی نەخۆشکە دەتوانێت سکاڵا بکە. دیارە مافی سکاڵاکردن پێشتری شەر هەبووە بەڵام ئەم یاسایە چی زیاد دەکا هەمووەکو مافەمۆکو ئەرک بەسەر نەخۆشخانە و بەسەر نەخۆشەوە؟ بەڵێ زۆر ڕاستە لە یاساکانی دیکە نەخۆش مافی سکاڵاکردنی هەبووە ینی لە یاسای دیکە لۆ نمونە یاسا عێراقیەکان دەتوانێت نەخۆش دەتوانێت سکاڵا بکە بەڵام ئاستی شیاریمان هەر زۆر بەمان هەمووی هاوڵاتیانی کوردستان نەمانتوانی بکەینەوە ئاستەی کە بە دوای مافە سەرەتاییەکانی خۆمان بکەوین بۆ نمونە ئەگەر مافەچی سەرەتایی لە نەخۆشخانە بەدەست نەهات توانین سکاڵا بکەین ئەو یاسایە لۆ چداماننا لۆ ئەوەیە تەکید لە نەخۆش بکەینەوە کە ئەتوو مافت هەیە سکاڵا بکەین لە کاتی ڕوودانی هەڵەی پزیشکی و لە بەرامبەردا ئەرکەکانی شت ئەوانەیە بەڵام ئەرکەکان ئەگەر جێبەجێژ نەکرێت دیارە هیچ عقوبە بۆشتی لەسەر نیە. زۆر باشە تەنها لە کاتی دەستدرێژی کردن وەکو ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا کە هێرشکرایە سەر پزیشکێکی گەنج بێگومان ئەوە هەر بەپێی قانونی عقوباتی عێراقی هێرشکردنە سەر کارمەندێکی دەوڵەت ئەوە بێگومان لە دادگا و لە محاکمەکان کاڵا دەکرێت سزاشی لەسەر ئەرکی نەخۆشخانە حکومیەکان چۆنە بۆ نمونە ئێستا هەبێکی پاراستۆڵ یا شروعێکی پاراستۆڵ بۆ مناڵان لە هەندێک نەخۆشخانە جاری وا هەیە دەست ناکەوێت ئیدی بۆ ماوەیەکی کاتی بێ یا بە هەر حاڵەتێک هەبێ جاری وا هەیە دەست ناکەوێت ئایا ئەمە نەخۆشە مافێکی هەیە و لەو کاتەیە بەرپرسیارەتی نەخۆشخانەکان چییە بەرامبەر بەم نەخۆشە و زۆرێک لە نەخۆشخانەکان ئێستا
بە جۆرێک لە جۆرەکان وای لێ هاتووە هەندێک فەحوساتی سەرەتایی هەیە کە دەست ناکەون بەڵکو ڕەوانەی یەکسەر کردی تایبەت دەکرێت تەنانەت ئێستا بۆ نمونە بە پلانێکی تایبەتی بە بەرنمەیەک داڕێژرا و هەندێک نەخۆشخانەی ئەهلی لە نزیکی حکومیەکان دەکرێنەوە حکومیەکان لاواز دەکرێن بۆی کە نەخۆش پەنا بۆ کەرتە تایبەتەکە بەرێەوە ئەو کاتە قازانجەکە بۆ نەخۆشخانە تایبەتەکە دەگەڕێتەوە ئایا لەم کاتەیە ئەرکی نەخۆشخانە حکومیەکان چۆنەوە کێ بەرپرسە لەو کاتەیە کە ئەرکی نەخۆشخانە بارکی خۆی هەڵناسێ نەخۆشخانە حکومیەکان و پاراسیتۆڵێکی ئاساییان نییە وەکو ئاماژەم پێکرد ئەوە یەکێکە لە مافە سەرەتاییەکان لەو حاڵەتانەدا نەخۆش مافی خۆی سکاڵا بکات چونکە یەکێک هەر لە پێناسەی خزمەتگوزاری تەندروستی کە لە یاساکەدا هاتیە ئەوەیە کە دەبی بەردەستبی ینی دەرمانەکان دەرمانسازی نەشتەرگەری لە دایکبوون پشکنین تاقیگەتی شک هەمووی دەبی بەردەستبی ئەگە بەردەست نەبوو یەکەکە لە مافەکانی خۆی کە دەتوانێت شکات بکاتتر بەردەست نەبوونەکە بە هەر هۆکارەگری وەکەوەی بەڕێزت باست کرد بابەتی پاراستۆڵەکە پاراستۆ شتێکی زۆر ئاسانە و دەرمانەکەش هەرزانە مەفروضە هەموو نەخۆشخانەکە ئەو حەبی پاراستۆڵی دەوێت بەڵام شتەکەی من دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئێستا وەکو کەڵتوری لێهاتیە نەخۆشەکانمان بەداخەوە بەبێ ئەوەی سەردانی نەخۆشخانە حکومیەکان بکەن ڕوو لە خەستەخانە ئەهلیەکان دەکەن بۆ نمونە لە دایکبوون منداڵبوون لە نەخۆشخانە حکومیەکان بەو پەڕی دڵسۆزیەوە خزمەت دەکرێن بەڵام خەڵکەکە هەر لە خۆی وا ڕاهاتی ئێستا ڕوو لە خەستەخانە ئەهلیەکان دەکا بەداخەوە ئەوە شتێکی باش نییە کە ئەگەر لە حکومیەکە خزمەت گوزاریەکە ئاوهانە بوو بەدڵت نەبوو ئەو کاتە دەتانی ڕوو لە نەخۆشخانەی ئەهلی بکەیت بەڵام نەخۆشەکان ئێستا لۆ خۆیان بەخواستی خۆیان ڕویان لە ئەهلیەکان کردیە هەر ماوەی ڕابردوو بڵاو بوویەوە کە بە ڕێزێک خێزانەکەی بردبووە نەخۆشخانەکی ئەهلی لەوێ داوای پارەی زۆریان لێ کردبوو دەم و دەست چوو بۆ خەستەخانەکی حکومی هەر لۆ خۆی با بڵێن هاوسەری ئەو خانمە اعترافی کردی کە نەخۆشخانە حکومیەکە بەو پەڕی دڵسۆزیەوە بە وردی خزمەتیان کردیە و بە تێسۆکی زۆر کەمیش کە ڕەمزیە ئەوەی کە لە نەخۆشخانە حکومیەکان هەیە زۆر باشە دکتۆرە زۆر جار نەخۆش حەزەکات ینی حەز بە چارەسەرێکەکات پزیک چارەسەری ئەو قوبول ناکات کە باسی خانمانێک کرد کە لە نەخۆشخانەی حکومیەوە چنە نەخۆشخانەی ئەهلی بۆ مناڵ بوون لە هەمان کادا لە نەخۆشخانەی حکومیەکە پزیشک بڕیار نایە بەخواستی ئەو نەخۆشە ینی قسە ناکات بڕیار نایە بۆیە ناچارە بێت کە بچێتە نەخۆشخانەیەکی ئەهلی لەوێ نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت ئایا ئەمەش لەم یاسادا باز لەوە کراوە کە ئەم مافە بدرێت بە نەخۆش کە بەخواستی خۆی ئەگەر شتێکی بێت پزیشک بەگوێ بکات و چارەسەری بۆ بنووسێت مەبەستت چییە لە خواستی خۆی چونکە چارەسەر زۆر جار کە باست لە خانمێک کرد بە نمونە مەبەست لە نەشتەرگەریەکە لە ڕووی زانستیەوە بڕیاردا بەڵێ زۆر باشە بۆ نمونە مەبەست لە خانمێک پێی خۆشە کە نەشتەرگەری مناڵبوون نشتەرگەری مناڵبوون ئەگەر ئەسبابی یا هۆکاری زانستی نەبی پێویست ناکە کەس هیچ خانمەک نەشتەرگەری بکە لۆیە لە حکومیەکان دەبینی زۆر جار کە خانمەک دووگیانە سەردانی پزیشکەکی ئافرەتان دەکا پزیشکەکە پێی دەرێ ئەتوو هیچ عیبت نییە هیچ کێشت نییە دەتانی بە لەدایکبوونی ئاسایی پرۆسی لەدایکبوونی ئاسایی منداڵەکە ببی بەڵام خانمە دووگیانەکە دەرێ نامن پێم خۆشە بە نەشتەرگەری بیکەم لە کاتەکە هیچ هۆکارێکی زانستی نییە لۆ کردنی ئەو نەشتەرگەریە ترەوە کە زانستی نەبی پزیشکەکە لێرانە بەرپرسیار دەبی لەبەرەوە نەشتەرگەری لە دایکبوون لەسەر خواستی خانمی دووجان ناکرێ بەداخۆنە لە نەخۆشخانەی ئەهلی مەبەستم ئەوەیە نابێ بکرێت لە ئەهلیەکانیش کە لە حکومی ناکرێت نابی لە ئەهلیەکانیش بکرێت زۆر باشە دکتۆرە لە ڕووی نرخەوە چه قسەیەک لەسەر هەر نەخۆشخانە حکومیەکان و هەم لەسەر کردی تایبەت کراوە ببوورە تێنەگەیشتم لەسەر دیاریکردنی نرخ لە چارەسەری پزیشکیدا لە نەخۆشخانەی حکومیە هیچ قسەیەک لەم یاسایە هەیەوە لە نەخۆشخانە ئەهلیەکاندا چی هیچ بابەتێک باس کراوە لە ڕووی نرخەوە مافی نەخۆش مافی نەخۆشخانەکان چۆنە؟
نۆڕینگەکان و نەخۆشخانە ئەهلیەکان سندیکاکان ڕێکیان دەخەن، سندیکای پزیشکان و سندیکای کارمەندانی تەندروستی دەبی نرخەکان دیاری بکەن. بێگومانێکێک لە ئەرکەکانی پەرلەمانتار بە دواداچوونە بۆ جێبەجێکردنی یاسا و بڕیارەکان. ماوەی ڕابردوو من بە دواداچوونم کرد لە بۆ بابەتی نرخی نۆڕینگەکان، نرخی نەخۆشخانە ئەهلیەکان و پرسیارە ماڕاستی وەزارەتی تەندروستی کرد، ئەوانیش وەڵامیاندایە و کاوان نرخەکانیان جێگیر کردێ. بەڵام ئەوەی کە تێبینی دەکەین هەمومان وەکو پەرلەمانتار وەکو هاوڵاتیانیش ئەوەیە کە پابندبوون بەو نرخانەوە زۆر کەمە. لەبەرەوە نرخەکان تا ئێستا تقریبا هەر گرانە لە چاو ئەوەی کە طبعا من باسی پزیشکان بەگشتی ناکەم، چونکە هەندێک پزیشک هەیە بە شەهادەی زۆر بەرزی هەیە، بەڵام ڕەچاوی بار و گوزەرانی هاوڵاتیان دەکا. لۆ نمونە پزیشک هەیە من دەیان ناسم، بۆردی هەیە، دکتۆرای هەیە، مامۆستای جامیعەیە، 5,000 وەردەگری لە بۆ نەخۆشی لە عیادەی تایبەتی خۆی. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە شایان کاکە ساڵح، جێگری سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆی کە لەمانە بوویت. بینەرانی عزیز، ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 773 352 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سڵاوتان لەبێت بەڕێزان کورتی کەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە بەغدا سەرجەم ئەندامانی خێزانێکی کورد بە سەربڕاوی لە ماڵەکەی خۆیان دۆزرانەوە. لە گەڕەکی مەنسوولەی شاری بەغدا شەوی ڕابردوو خێزانێک کە لە دایک و باوک و کچێک پێکهاتوون لە ماڵەکەی خۆیان با مردووی دۆزرانەوە کە دەرکەوت سەریان بڕیون. خێزانەکە کوردن و کچەکەیان بەشی پزیشکەکان لە زانکۆی بەغدا تەواو کردو و بەڵام ئێستا هیچ زانیاریەک لە هۆکاری کوشتن و بکوژەکەیان بڵاو نەکراوەتە و ڕوونیش نییە ئەو خێزانە کووردە خەڵکی کوێن. بە فەرمانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق حەوت بەرپرسی باڵا دەستگیر کراون کە لە ناویاندا بەڕێوەبەری پێشووتری خانەنشینی عێراقی تێدایە. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە با پشت بەستن با بڕیاری دادوەر و جێبەجێکردنی یاسا هێزە ئەمنیەکان حەوت بەرپرسی باڵایان بە تۆمەتی ئەنجامدانی گەندەڵی دەستگیر کردووە. بەپێی زانیاریەکان یەکێک لەو حەوت کەسە ئەحمەد ساعیدی بەڕێوەبەری پێشووتری خانەنشینی عێراقە. مانگی ڕابردوو لیژنەی لێکۆڵینەوە لا دۆسیە گەندەڵیە گەورە و تاوانە نایاسایەکان بە سەرۆکایەتی مستەفا کازمی سەرۆکوەزیران پێکێنرا و دەستگیرکردنی ئەو بەرپرسە باڵایانەش لە ئەنجامی کاری ئەو لیژانەیە و بەپێی زانیاریەکانیش هەڵمەتەکە بەردەوامە. دوانزە ئافرەت و 19 پیا و سیڤیان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی دەستەی سربەخۆیی مافی مرۆڤی هەرێم ئاڕاستەی پەرلەمان کردووە. لەسەر داوایەکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ پڕکردنەوەی پۆستی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ 31 هاوڵاتی سیڤیان ناردوو بڕیارە پەرلەمان هەڵسەنگاندن بۆ سیڤیەکانیان بکات. بەڕێوەبەری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان ڕایگەیان دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ داخرا و بەپێی و مەرجانەی کە پێشتر بڵاوکراونەتەوە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو کەسانی کە هەموو مەرجەکانیان تێدایە هەڵدەبژێردرێن و ناوەکان دەهێنرێتە کۆبوونەوەی پەرلەمان و دەنگیان لەسەر دەدرێت. هەرکە زۆرترین دەنگی بەدەستێنە پۆستی سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی پێدەدرێت. بە تۆمەتی تێوەگلان لە گەندەڵی فەرمانی قەدەغەی گەشتکردن و بانگێش بۆ بەردەم دادگا بۆ پارێزگاری کەرکووک با وەکالەت و ژمارەیەک بەڕێوەبەری گشتی و فەرمانبەری پەروەردەی کەرکووک دەرکرا. فەرمانگەی لێکۆڵینەوەکان لە دەستەی دەستپاکی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە کە دادگای لێکۆڵینەوەی تایبەت با پرسەکانی دەستپاکی لە کەرکووک بەپێی مادەی 340 لە یاسای سزاکان فەرمانی بانگێشکردنی ڕاکانجبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و بەڕێوەبەری باڵەخانەی قوتابخانەکانی کەرکووکی بۆ بەردەم دادگا دەرکردووە. ئەو دۆسی پارێزگاری پێشووی کەرکووکیش دەگرێتەوە. دەستەی دەستپاکی دەڵێت لێکۆڵینەوەکە پەیوەندیدارە بە دۆسی بەهدەردانی دارایی گشتی لە پرۆژەی بنیادنانی ژمارەیە قوتابخانە کە پێشتر بەشێکی و قوتابخانانە بنیاد نرابن و دواتر بۆ تاوکردنی بنیادنانی قوتابخانەکان درابوونە کۆمپانیایکی بیانی با بڕی 57 میلیارد دینار. لە ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بۆیش دراوە کە دادگای تایبەت با پرسەکانی دەستپاکی لە کەرکووک هەر لەسەر ئەو دۆسیەیە فەرمانی قەدەغەی گەشتکردن و دەستگیرکردنی بۆ 23 فەرمانبەری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگای کەرکووک دەرکردووە. لە نێوانیاندا بەڕێوەبەری پێشووتری پەروەردە هەیە. لا کۆتای مانگیابی ڕابردوودا دەستەی دەستپاکی عێراق ڕایگەیاندبوو کە دۆسیەکی گەندەڵی لا بنیادنانی 25 قوتابخانە لە پارێزگای کەرکووک ئاشکرا کردووە کە لەلایەن کۆمپانیایەکی بیانیەوە بنیاد نراون. ژمارەی قوتابخانەکان لە 25ەوە بۆ 18 قوتابخانە کەم کراوەتەوە. تەنانەت دیزاین و ڕوبەری قوتابخانەکان گۆڕاون با پێچەوانەی بەندەکانی نێو گرێبەستەکان و بەبێ ئەوەی وەزارەتی پلاندانان خۆی وەرگرترێت.
لا ئانووساتی واژۆکردنی ڕێکەوتنامەی نێوان ئیسرائیل و ئیمارات و بەحرین لا واشنگتن زەنگی ئاگادارکردنەوەی مەترسیدار لە شارەکانی عەسقەلان و ئاشدودی ئیسرائیل لێدرا و میدیاکانی وڵاتەش تەنها هەواڵی برینداربوونی دوو کەسیان بڵاو کردەوە. لە ساتە وەختی واژۆکردنی ڕێکەوتنەکەی نێوان ئیسرائیل و ئیمارات و بەحریندا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لا واشنگتن لا کەرتی غەزەوە دوو موشەگە ڕاستە ئیسرائیل کران و دوو کەس بریندار و 4 کەسی دیکەش تووشی شۆک بوون. وتەبێژی سوپای ئیسرائیل بۆ میدیاکان ئاشکرای کرد دوو موشک لە غەزەوە هەڵدراون سیستمی بەرگری موشکی ئیسرائیل بەرپەرچێکێک لە موشەکانی داوەتە و ئەوی دیکەیان دوو کەسی بریندار و 4 دیکەشی تووشی شۆک کردووە. سامی ئەبوزاری وتەبێژی بستنەوەی حەماس ڕایگەیاندە و دوو ڕێکەوتنەی ئیسرائیل لەگەڵ ئیمارات و بەحریندا واژێ کردووە هیچ ئاشتیەک بۆ ئیسرائیل لە ناوچەکەدا نایەنێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند ئێران داوای ڕێکەوتنی کردو و ئاشکراشی دەکات سعودیە ئامادەی خۆی بۆ هاتنە ناو ڕێکەوتنی ئیسرائیل و بەحرین و ئیمارات نیشان داوە. لا کۆنگرێکی ڕۆژنامەوانی واژۆکردنی ڕێکەوتنامەی ئیسرائیل لەگەڵ بەحرین و ئیمارات لە واشنگتن دۆناڵد ترامپ وتی سەرقاڵی ئامادەکردنی گرێبەستێکی گەورەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و بەوەش ئەو وڵاتە دەبێتە وڵاتێکی زۆر دەوڵەمەند. ترامپ بەوەشی خستە ڕووتاران دەیەوێت ڕێکەوتنی لەگەڵدا بکەن بەڵام پێی وتون پەلە نەکەن بۆ دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. دۆناڵد ترامپ وتیشی لەگەڵ مەلیک سەلمان پاشای سعودی و محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی ئەو وڵاتە قسەی کردووە و ئەوانیش ئامادەن لەگەڵ ئیسرائیل هاوشێوەی ئیمارات و بەحرین ڕێکەوەن. کورتیاوەڵەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕینەوەلات. ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامن لە کردنەوەی خول و پەروەردە تایبەتەکان کە لە ڕێگەی خولەکانەوە ئەنجام دەدرێن و دوجاریش دەبێتە پێشبڕکەیەک لە نێوانەوە قوتابی و بەشداربووانەی کە لە خولەکاندان. دیارە ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەشێک لەم پلانانەی کە بۆ ئەنجامدانی خول و ئاهەنگ و مەراسیمەکانیان ئەنجام دەدرا دوا دەکەوتن یا بە شێوازی لە شێوازەکان پلانەکانیان وەکو ساڵانی ڕابردوو وەکو خۆی بەڕێوە نەدەچوو. لە ماوەیەکی ڕابردوودا دیارە مەڵبەندی ڕانیە لەوێ خولێکی تایبەتیان بۆ خوێندنەوەی کتێب بۆ 2000 پێشبڕکەیەک تێدا ئەنجام درابوو کە ڕۆژی ڕابردوو مەراسیمێکیان بۆ بەشداربووانی خولەکە ئەنجام داوە و پێیان لێرمان ڕێنەزەر سەبەن ڤیتێکی بۆ ئامادە کردووی با پێکەوە بینەری ئەو پرۆژەیە بین کە مەراسیمیان بۆ ساز کردووە. ئێمە ئەمڕۆ هەستاین بە هەنگێڕان لە پرۆژەی قەدر بۆ خوێندنەوەی کتاب کە ئەم پرۆژەیە پێک دێلەوەی کێمە پێشتری ئەلانمان کردومان کتێبێکمان لە بەناوی ڕێبازی پێغەمبەری خوا لە نووسین مەساڵی باپیر دیاری کرد بۆ بەشداربووان کە بیخوێنەوە دیارەمەش نزیکەی 100 تەڵەبە خۆی ناونووس کرد و تیایدا بەشدار بوو دوو مانگت مۆڵەت درابە و قوتابیانەی کە بەشداری پرۆژەکەن وە کتابەکە بخوێنەوە ئێمە لە پرۆژەکەدا تاقیکردنەوەمان دانا بوو دوای خوێندنەوەی کتابەکە تەبان هەر بەشدار بوو لە بەشداری کرد لە تاقیکردنەوەی ئەم پرۆژەیە ئەم کتێبەدا دواتر ئێمە دەیەکەمەکانمان خەڵات کرد ئامانج لەم کتێبە تەنها بە کللتورکردنی خوێندەوە وەرگرتنی پەروەردەیەکی دروست و تەندروستە بۆ گشت موسڵمانان بۆیە ئەمڕۆ ئێمە ئەم پرۆژەیەمان بە کۆتایی گەیان کە سوپاس بخوا الحەمدوللا سەرکەوتوو بوون و تا ڕادەیەکی زۆر باش قوتابیەکان ڕازی بوون لە پرۆژەکە و سوپاسی و خێرخوازان دەکەین کە هاوکاریان کرد یارمەتیان داین سپۆنسەری پرۆژەکەیان کرد. ئەم پرۆژەیە گرنگیەکی تری هەیە و ئامانجێکی تر لەوەیە کە گەنجانمان وا لە بکەن فێری کللتوری خوێندنەوە بکەین یان خوێندنەوە بکەین بە کەلتور لە ناو گەنجانماندا و ئامانجێکی تر لەوەیە کە بە خەڵک بڵێین
کە هێشتاکانە ئەوەتانی دۆستانی کتێب زۆرن ئەوە تا هێشتا ئەوانەی کە گرنگی بە کتێب بدەن هێشتا ماوە ڕۆشنبیران ئەوانەی کە کتێب دەنووسن و ئەوانەی کە کتێب دەخوێنەوە هێشتا خەڵکی زۆرە و ئومێد و گەشتبینی بە خەڵک ببەخشینەوە کە لە ئێستا خەڵک زۆر ڕەشبینە. ئەو جۆرە خولانە بۆ بەشداربووان بە تایبەت بۆ چینی گەنج تا ڕادەیەکی باش سوودبەخشن چونکە ئەمە وا دەکات کە گەنجان ڕابێنرێن لەسەر چۆنیەتی خوێندنەوە و بەرهەمداری خوێندنەوە سوپاس بۆ خۆی ئەمەتوانیمان لەو کتێبەدا سەرکەوتن بەدەستبێنین پلەی یەکەم بەدەستبێنین و توانیشمان ئەو پرۆژەیە بە سەرکەوتوی ئەنجام دەین و دەستخۆشی لە بەڕێوەبەرانی خولەکە دەکەین. بینەرانی عزیز 21 ساڵ لەمەوە پێش پەرلەمانی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجێ دەرکردووە. ئەوەیشی دەبینێت ئێستا پارێزگای هەڵەبجێ، بەڵام لەسەر ئەرزی واقع هەم خەڵک هەم تەنانەت بەرپرسانی داری ناوچەکە خۆیان ناڕازین لەوەی کە وەکو پارێزگایەک ئاور لەم شارە نەدراوەتەوە و خزمەتی ئەم شارە نەکراوە و دیارە بڕیار وایە کە بەرپرسانی داری ئەم شارە یاداشتێکە ڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی بۆی کە ئاور لەم شارە بدرێتەوە و ناکرێت شوێنێک کراوەتە پارێزگا بە فەرمیەوە بە یاسایی کراوە، بەڵام وەکو پارێزگا لە هەموو بوارەکاندا مامەڵەی لەگەڵا نەکرێەوە. لە پاش 21 ساڵ هێشتا دەبینین دنیایەک پێویستی بە خزمەت گوزاری هەیەوە، جیاوازی زۆرە لەگەڵ پارێزگاکانی دیکەیە، جیاوازیش دەکرێت تەنانەت بە تایبەتی لە تازەترین حاڵەتەکانە کە بینیمە لە ڕوبڕووبوونەوەکانی ڤایرۆسی کۆرۆنادا کە چۆن جیاوازی لە نێوان پارێزگای هەڵەبجە و پارێزگاکانی دیکەدا کرا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە هەڵەبجەوە میوانداری زۆر بەڕێز کاک زانا محەممەد بەڕێبەری بەشی یاسایی لە بینایی یا دیوانی پارێزگای هەڵەبجە دەکەین. کاک زانا زۆر سپاس بۆەوە دەرفەتە. دەمەوێت بزانم دیارەیەوە بڕیار وایە کە یاداشتێک ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کە نەم یاداشتە لە چیا خۆی دەبینێتەوە و ئاڕاستەی کێوکێ دەکرێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ جەنابتان، سپاس و ڕێزمان بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان هەیە. هەروەکو بەڕێزان ئاباژەتان پێکرد پارێزگای هەڵەبجە تقریبا لە بە بڕیاری ژمارە 11 لە 22 نۆی 1999 واتە تقریبا نزیکی 21 ساڵ کە سێشەمەی داهاتوو کە دەکاتە 22 نۆی 2020 21 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بڕیاری تەشریعی پەرلەمانی کوردستان بە پارێزگابوونی و بەداخۆ لەو کاتەوە تا ئێستا ئێمە وەکو پێویست لە ڕووی قانونیەوە من بەڕێی من لە ڕووی قانونی هیچ کێشەیەک و ئیشکالێک لە بە پارێزگابوونی هەڵەبجە نییە لە هەرێمی کوردستان، لەبەرەوەی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیارمان هەیە، چی لە ئافی حکوومەتی هەرێمی کوردستان و چی لە ئافی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەکو یاسای تایبەت بەخۆی بۆی دەرچووە. لە دوای بڕیاری ژمارە 11 پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم بڕیارێکی تری دەرکردووە لەسەر هێنانەکاری پارێزگای هەڵەبجە لە ڕێکەوتی 2014. ئەم بڕیارەی حکوومەتی هەرێم ئاراستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کراوە و لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە فەرمانی هەرێمی ژمارە 19 لە 16 2014 موافقەت کراوە لەسەر هێنانەکاری پارێزگای هەڵەبجە. ئەمە وەکو بڕیار واتە تا ئێستا بڕیارێکی تەشریعی پەرلەمانی کوردستان هەیە و بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە و فەرمانی هەرێمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە. لە دوای ئەوە وەکو یاسایش لە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجە دەرچووە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە خۆشبەختانە هەموو فراکسیۆنەکان دەنگیان پێداوە و ئەم پارێزگای هەڵەبجە چی بەپێی بڕیار، چی بەپێی فەرمانی هەرێمی، چی بەپێی یاسا پێکهاتووە. ئەمە لەلایەکی تۆر لە حکوومەتی عێراقی فیدراالیش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانێک و لە پێشەوە ئاماژەمان پێکرد ئەم بڕیارانە ئاراستەی حکوومەتی عێراقی فیدرال کراوە بۆ ئەوەی کە لەوێش ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە کۆتایی پێبێت. لەلایەن حکوومەتی عێراقی فیدرال بە بڕیاری 568 لە 12 2013 موافقەت کراوە لەسەر مەشروعی هێنانەکاری پارێزگای هەڵەبجە وەلایەن حکوومەتی عێراقی فیدرال بۆ ئەم بڕیارەیان پشتیان بە دوو مادەی دەستوری عێراقی فیدرال بەستووە.
مادەی 61 یەکەم خاڵی یەکەم ئاماژە بۆ دەکات پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی یەکێک لە خاڵەکان لە فقرەی ئەوەلەکەی تەشریع القوانین الاتحادیە کەواتە حکوومەتی عێراقی فیدرال پێی وابووە مەشروعی هێنانەکایی پارێزگای هەڵەبجە مەشروعی قانونی هێنانەکایی پارێزگای هەڵەبجە یاسایەکی ئیتیحادیە یاسایەکی فیدراالی پێویستە لەلایەن پەرلەمانی عێراقەوە یاسای بۆ دەربچێت و بە پێی مادەی 8 فقرەی ثانیەکە يمارس مجلس الوزراء اقتراح مشروعات القوانين کەواتە ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال پێی وابووە کە ئەوان مەشروعی یاساکە یەقتراح بکەن بۆ پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقیش موافقت بکرێت وەکو یاسایەک موافقەتی لەسەر بکرێت بە یاسا بەڵام تا ئێستا لە پەرلەمانی عێراق یاسایەکمان نییە بۆ هێنانەکایی پارێزگای هەڵەبجە کە لە داهاتوە باسی دەکەین بۆچی نییە. زۆر باشە با من یەکسەرەوە بپرسم بۆچی نییە؟ لەبەر ئەوەی لە پەرلەمانی عێراق لە دوای ئەوەی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە 568 کە ئاراسەی پەرلەمانی عێراق کرێت بۆ ئەوەی کە لەوێ قانونی پێ دەربچێت جوابی مەجلیسی نەوابی عێراق ئەوەیە ڕێیەکی مستەشاری تەشریعی مەجلیسی نەوابی عێراق هەیە کە دەرچووە دەڵێت بە بەیانێک دەرچووە دەڵێت بناء على نصوص الدستورية نعلن صلاحية الاستحداث محافظ الحلبجة ضمن إطار جمهورية العراق وفي حدود إقليم كردستان هي من اختصاصات الحصرية لإقليم الكردستان. لەبەرەوەی پەرلەمانی عێراق ئاماژەیان بەوە کردووە کە هێنانەکایی پارێزگای هەڵەبجە لە دەسەڵات و تایبەتمەندی حکوومەتی هەرێمی کوردستانایە هیچ پێویستی بەوە نییە کە لە پەرلەمانی عێراق یاسای بۆ دەربچێت. زۆر باشە کەواتە ئێستا ئێوە میاداشتە دەتانەوێت چی تێدا بەدەست بێنن بۆ خەڵکی هەڵەبجەوە بە تایبەتی کاکزانان ڕوون و ئاشکرایە کە خەڵکی هەڵەبجە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕێەوەی کە تەنها هیکەلەیەکی پارێزگابوونی هەیە پاش 21 ساڵ لە بڕیاری کوردستان و لە 2014 بینیمان کە بە فەرمی پەرلەمانی کوردستان هاتێوێ کۆ بوویەوە جارێکی دیکە بەرەبەردەست بە داڕژنی هیکەلی پارێزگای هەڵەبجە کرا خەڵک پێی وایە هێشتا ئێرە تەنها بە ناو پارێزگایە ڕەنگە بە یاسا پارێزگای بە لەسەر هەرزی واقع پارێزگانیەوەتە ئێوە دەتانەوێت بەم یاداشتتان چی بەدەست بێنن بۆ خەڵک کە دڵیان خۆش بێ بڵێ وەکو پارێزگا مامەڵە لەگەڵ شارەکەمان دەکرێت. بە دڵنیاییەوە ئەوەی جەنابەت ئاماژەی پێکرد زۆر تەواوە ئێمە وەکو بۆم باسکردی ئەو پێشەکی ئەوە بوو کە ئێمە ئەوە ئاماژە بۆ بکەین کە لە ڕووی یاساییەوە چی لە هەرێم چی لە عێراق گرفتێکی ئۆتۆمان نییە لەسەر هێنانەکایی پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگایەک لە هەرێم کە پارێزگای چوارەمەکات بەڵام ئایا لە ڕواری واقعیەکەی ئەم پارێزگای ئێمە لە ئاسی تومحاتەکانی ئێمەیە بووە لە ئاسی قوربانیەکانی خەڵکی هەڵەبجە بووە لە ئاسی ئەوەیە بووە کە لە ڕابردوو ئەم شارە چەندە قوربانی داوە بۆ ئەم هەرێمە بە دڵنیاییەوە نەخێر هەر بۆیە ئێمە لە ڕابردوو لەو کاتێک کە پارێزگاری هەڵەبجە و جێگرەکانی دەست بەکار بوون و تا ئیداری پارێزگای هەڵەبجە کەوتە لەسەر پێی خۆی ئێمە ناتوانین بڵێن هیچ نەکراوە بەڕاستی کۆمەڵێک دەوائیدی زۆر کراوەتەوە مەسەڵەن تەمامەڵات کۆمەڵێک مەسەڵەن لەگەڵ حکوومەت لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراالی لەگەڵ منەظەماتی دەولی کۆمەڵی ئیش کراوە بەڵام ئایا وەکو ئەمەلت لە ئاسی تومحاتی خەڵکی هەڵەبجەیە بە دڵنیاییەوە نەخێر و لە بواری واقعیەکە ڕاستە وەکو قانون وەکو بڕیارەکان وەکو ئاماژەم پێکرد پارێزگایە بەڵام لە بواری واقعیەکە تا ئێستا ئەم شارە ئەتوانی بڵێن سیمای بە پارێزگابوونی پێوە دیار نییە هەر بۆی ئێمە لە ڕابردوو لە ئێستاش ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە و وەکو ئیدارە و بەرپرسانی ئیداری پارێزگاکەیش لە هەموو ئەو کۆبوونەوات و یاداشتانەی و لە هەموو ئەو سەدانانەی کە سەدانی شوێنە فەرمیەکانیان کردوچی لە ئاسی حکوومەتی هەرێمدا لە ئاسی حکوومەتی فیدراالی و بەنووسراوی فەرمی چەند جارێک بگرە بە دەیان جاریش هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کراونەتەوانەیە کە بێن بە خەمی پارێزگای هەڵەبجەوە و داوایان لێکراوە کە پارێزگای هەڵەبجە بابەست تەنها بە یاسا و بە بڕیار نەبێت تەنها بە ناو نەبێت بەڵکو لە بواری واقعیا بێن خزمەتی ئەم پارێزگا بکەن و بەدام بەداخۆ تا ئێستا کەم تا زۆر ئیش لەسەر کراوە بەڵام ئەوە لە ئاسی وەکو ئاماژەم پێکرد لە ئاسی تومحاتی ئێمەیان نەبووە بۆیە بە پارێزگابوونی شارێک پێویستە قەراری تایبەتی بۆ دەرچێت پێویستە ئیسیسنا بکرێت لە کۆمەڵێک مەسائل مەسەڵەن لەوانە ئەبێت تۆ هەڵەبجە کە تۆ ئیکی بە پارێزگا تەنها بە فەرمان نەبێت تەنها بە نووسراو نەبێت تەنها بەوەندە نەبێت تۆ کۆمەڵێک فەرمانگە بکەیت تۆ لە پارێزگای هەڵەبجە و تەواو بەڵکو پێویستە بێت بودجەی تایبەتی بۆ تەرخان بکەیت ئاوڕە قوربانیەکانی بیتۆ خەمی مەسەڵەن ژینگەی بخۆی خەمی شارەوانی بخۆی خەمی هەموو سێکتەرە جیاوازەکانی بخۆی بۆی ئێمەژەوە بەدیەکەین کە بڵێ ڕەنگە وەکو پێویست حکوومەتی هەرێم نەیتوانی بێت بەدەم داواکاریەکانی ئێمە بێت جا ئەوە هۆکارەکەی چییە ڕەنگە ئێستا بۆنی قەیرانی دارایی بوو بێت یان کۆمەڵی مەسائل لە هەرێما دەگوزارێت بەڵام هەموو ئەوانە نابنە پاساوێکی ئەوەی کە حکوومەتی هەرێم نەتوانێت خزمەتی پارێزگای هەڵەبجە بکات هەر بۆیە وەکو جەناب لە سەرەتای ئاماژەت بۆ وەکرد ئیدارەی پارێزگای هەڵەبجە
لەبەر ئەوەی کە لە پێش ئاماژەمان پێکرد بە بڕیاری ژمارە 11 لە 22 نۆی 1990 بڕیاری تەشریعی پەرلەمان هەیە بۆ پارێزگابوونی هەڵەبجە سێشەمەی داهاتوو کە دەکاتە 22 نۆی 2020 21 ساڵ بەسەرم بڕیارە تێپەڕێبێت لە دوای 21 ساڵ نەتوانراوە پارێزگای هەڵەبجە وەکو واقع لە واقعدا بێتە پارێزگایە هاوشێوەی پارێزەکانی تر ماوەڵی لەگەڵ بکرێ هاوشێوەی پارێزەکانی تر خزمەت بکرێ هاوشێوەی پارێزەکانی تر بودجەی بۆ تەرخان بکرێ ئەوش جێگەی نیگەرانی ئێمەیە هەر بۆیە لە ئایندێکی زۆر نزیکە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە یاداشت ئاراستەی هەموو لایەنە پەیوەندی دیارەکانەکەن چی لە حکوومەتی هەرێم چی لە حکوومەتی فیدرال بۆ هیوایی کە بتوانن ئاوڕێک لە پارێزگای هەڵەبجە بنەوە و بتوان ئەو ئەرکانەی ئەو پێدەویستانەی کە پارێزگاکە هەیەی جێبەجێ بکەن. مامۆستازانە هیچ ئومێدێکتان هەیە کە ئەم یاداشتە پێشکەش بەلایەنە پەیوەندیدارەکان بە حکوومەت هێرێن بە پەرلەمانی کوردستان بکەن هیچ ئومێدێکتان هەیە گەشتبینن بەوەی کە لە ڕێی ئەم یاداشتەوە وەڵامتان بدرێتەوە و ئەو بڕیارانی یاخود و داواکاریانی کە لە یاداشتەکەدا نووسیوتانە بۆ پارێزگای هەڵەبجە بکرێت؟ بەدڵیاییەوە ئێمە ئەگەر ئومێدمان نەبێت ناتوانین ئینسان ئومێدی نەبێ ناتوانانی ئیش بکات کە تۆ بە هەڵبەتە تۆ بۆیە یاداشت تەقدیمەکەی بۆیە ئومێدت هەیە بە حکوومەتەکەی خۆت ئومێدت هەیە مەسەلەن بەوەی کە بتوانێت خزمەت بکات و بێتە پێشەوانێ و ڕەنگە ئەمە هۆشدارێکی تۆزێک لە جارەکان زیاتر تۆزێک تونتر بێت بەوەی کە ئیتر ئەبێت حکوومەتی هەرێم وەڵام باتەوە ئەبێت حکوومەتی هەرێم بێتە سەرکەت و من ناتوانم لەسەر ناوەڕۆکی یاداشتەکە هیچ قسێک بکەم لەبەر ئەوەی لە ئایندێکی نزیکاوکو ئاماژەمان پێکرد لە ڕۆژانی داهاتووە جەنابتان و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و خەڵکی کوردستانیش ئەو ناوڕۆکی ئەو یاداشتانە ئەبینێ و نیگەرانیەکانی پارێزگای هەڵەبجە و داواکاریەکانی پارێزگای هەڵەبجە و خەمەکانی پارێزگای هەڵەبجە بۆ کۆمەڵانی خەڵک ڕوو نەبێتەوانێ لە دوای ئەمە ئیتر بێ حکوومەتی هەرێم هیچ پاساوێک هیچ بیانوێک نامێنێتەوە بۆ ئەوەی کە ئاور ڕەم شارە نایەتەوە و بەدڵنیایی و ئەبێ حکوومەتی هەرێم بێتە سەرکەت و ئێمە کۆڵ نایین و ئێمە بەردەوامە بین لەسەر داواکاریەکانمان لەسەر دەنگی نیگەرانیەکانمان و دەبێت ئێمە وا لە حکوومەتی هەرێم بکەین کە ئاور ڕەم شارە باتەوانێ و ئومێدیشمان بە حکوومەتەکەی خۆمانەیە کە بتوانێت گوێ لە یاداشت و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵک بگرێت و بەدەم داواکاریەکانیان بێت. ئەگەر حکوومەت بەدەم داواکاریەکانتانەوە نەهاتوو نەهاتە سەرخەت ئێوە هەڵوێستان چی دەبێت دوجار؟ ئەوە ئەڵێ لكل حادث حدث بۆ هەموو ڕووداوێک قسەیەک هەیە ئێمە دەبێت چاوەڕێ بکەین ناتوانین پێش حەدەفەکان بکەوین با ئێمە یاداشتەکان پێشکەش بکەین ئەو کاتە بزانێکین چاوەڕێی وەڵامی حکوومەت دەکەین و چاوەڕێی وەڵامی ئیدارەی پارێزگای هەڵەبجە دەکەین و کاتە دەبێت وەڵامێک و بڕیارێکی دەستەجەمعی لە ئیدارەی پارێزگای هەڵەبجە گەڵاڵە بکرێت و هەمومان پابەندی ئەو بڕیارە دەبین. زۆر باش کاک زاما من دەمەوێت بزانم ڕێگریەکان بۆی کە لەسەر ئەرزی واقعوە لە ظاهر و لە باتن نیشدا هەڵەبجە لە پارێزگا بچێت و پارێزگایەکی تەواو بێت ئایا بربەستەکان خۆ قێرانی دارایی نەبووە چوە قێرانی دارایی باڵێن 6 ساڵە دەستی پێکردو بەڵام لە 99 ئەم بڕیاری بە پارێزگابوونەی هەڵەبجە دراوە بربەستەکان یاساین یا سیاسین لەوەی کە هەڵەبجە نایڵن بە تەواوەتی بێتە پارێزگا و جیاوازی لەگەڵ پارێزگەکانی تری هەرێمی کوردستاندا دەکرێت. بەڵێ بەدڵنیاییەوە من وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە بواری یاسایەکەوە ئەوە هیچ وەکو من بە قەناعەتی من لە ئاستی هەرێمی کوردستان هیچ گرفتێک لەوەیان نابینم کە لە ڕووی یاسایەک کێشەیەکمان نەبووە بەڵام پرسیارەکەی ئێمە و جەنابیشتان ئەوەیە بۆ لە ماوەی 21 ساڵ ئەگەر مەبەستەکە ئەوەیە ئەیانەوێ پارێزگای هەڵەبجە پارێزگایەک بێت پارێزگای چوارەم بێت لە ئاستی هەرێمی کوردستان ئەیانەوێ پارێزگایەکی نەوعی دروستکەن بۆ لە ماوەی 21 ساڵ نەتوانراوە ئەم پارێزگا بکرێتە سەر پێی خۆی وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵ بکرێ و جیاواز نەبێت لە پارێزگاکانی تر و مەسەڵەن هەر من لەگەڵ قسەکانی جەنابتانە یعنی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە ئەزانن تا ئەم ساتە وەختەی ئێمە قسەکەین ئێمە نەمانتوانیوە پارێزگایەک دروست بکەین کە لەجێ تموحی قوربانیەکانی پارێزگای هەڵەبجە بێ کە شایستە بێ بەو ڕابردوو و تاڵی کە پارێزگای هەڵەبجە هەیبووە بەڵام ئێمە ناتوانین بێ ئومێد بین وەکو بۆم باس کردیت بەڵێ بەشێک لە ئۆکارەکان قەیرانی داراییە بەشێک ڕەنگە هۆکاری سیاسی بوو بێ بەشێک ڕەنگە لە فترەکانە ئەم منتیقە نەتوانرا بێ وەکو پێویست مامەڵەی لەگەڵا بکرێ بەڵام من بە قەناعەتی خۆم هیچ لەکێک لەمانە نابێتە پاساوی ئەوەی کە نەتوانێت پارێزگای هەڵەبجە خزمەت بکرێت پارێزگای هەڵەبجە ئەگەر پارێزگایش نەبێ بەسەر خەڵکی کوردستانە زۆری هەیە بەسەر حکوومەتی هەرێمە زۆری هەیە بەسەر کۆمەلگای دەولیە زۆری هەیە بەسەر حکوومەتی عێراقی فیدراڵ زۆری هەیە یعنی ئەمە بەدەر ئەگەر پارێزگایش نەبێت ئەبێ خزمەتی ئەم شارە بکرێت ئەبێ قەرەبی ئەم شارە بکرێتەوە ئەبێ قەرەبی قوربانیەکانی ئەم شارە بکرێتەوە ئێمە نیگەرانیەکانمان لەوە سەرچاوی گرتووە لەوەی کە پارێزگای هەڵەبجە دروست بووە بۆ نیان بەدەم داواکاریەکانیەوە بۆ نیان خزمەتی ئەم شارە بکەن بۆ نیان وەکو پێویست بودجەی بۆ تەرخان بکەن و ئێمەش لەگەڵ کۆمەڵانی خەڵکی خۆمانەوە لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە دەنگمان ڕەنگمان پێکەوەیە.
زۆر باشە کاکزانە وەڵامی یاداشتەکەی ئێوە بە حەقیقی لای حکوومەتی هەرێمە یاخود حکوومەتی عێراقی چونکە پەرلەمانی کوردستان 21 ساڵ لەمە پێش بڕیاری بە پارێزگابوونی داوا دەبێت بیریشی لەوە کردبایەتەوە کە ئەم پارێزگایە ئەم شوێنە وەکو پارێزگایەکی تەواو مامەڵی لەگەڵا بکرێ هاوشێوەی دووهۆک و سلێمانی و هەولێر. خۆی لەسەر سێ ئاستە پارێزگای هەڵەبجە بە قەناعەتی من بە بڕوای من دەبێت لەسەر سێ ئاسایشی لەسەر بکرێت. ئاسێکی ئەوەیە کە لەسەر لەگەڵ تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە هەموو وەزارەتە بەڕێزەکان بە ئەنجومەنی وەزیران بە لایەنەکانی نەبەسرا و بە وەزارەت بە هەموو دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەم یاداشتە تەوجیهی ئەو هەموو ئەو لایەنە فەرمیانە ئەکرێت و بەشێکی بە پارێزگابوونی هەڵەبجە بەشێکی لە بەدەنگەوە هاتنی خەمەکانی هەڵەبجە لای حکوومەتی هەرێمە و بەشە سەرەکیەکێشێتی بە بڕوای ئێمە دەبێت هەڵەبجە لە ئاسی حکوومەتی هەرێم بۆ پارێزگا مامەڵی لەگەڵ بکرێت لە ئاسی حکوومەتی هەرێم بجێ بۆ تەرخان بکرێت لە ئاسی خزمەتی هەرێم خزمەتی بکرێت و بەشێکی تریشی ئەوەیە پەیوەندی بە حکوومەتی عێراقی فیدراڵەوە هەیە چونکە بیرمان نەچێ ئێمە دوجار تا ئەم ساتە وەختە قسەکەین ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکین لەگەڵ حکوومەتی بەغا سەر بە حکوومەتی بەغاین و تا ئەم ساتە وەختە ئێمە دەبێ بگەڕێنەوە لە ئاسی دەوڵەتی عێراق یەک دەوڵەتمانەیەکە دەوڵەتی عێراقە و پارێزگای هەڵەبجەش پارێزگایەکە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش سەر بە دەوڵەتی عێراقە بۆیە بەشێک لە داواکاریەکانمان بەشێک لەو ڕێکارێنەی کە پێویستە بۆ تەواوکردنی هێنانەکانی پارێزگای هەڵەبجە ئەنجام بدرێت لەلای حکوومەتی عێراقی فیدراڵە و حکوومەتی عێراقی فیدراڵ دەبێت ئەو ڕێکارانە تەواو بکات چونکە خەڵکی هەڵەبجە زۆری بەسەر حکوومەتی عێراقی فیدراڵەوە هەیە خۆمان دەزانین ڕژەمی پێشووی گۆڕ بە گۆڕ لە ڕابردوو چی بەم شارە کردووە چی مەینەتێک و نەهامەتێکی بەسەر خەڵکی هەڵەبجە هانیوە کەواتە بەشێک لە داواکاریەکانمان چونکە دوجار بیرمان نەچێ ئێمە کۆمەڵێک فەرمانگەی فیدراڵی زۆرمان هەیە کە هەل لە ڕووی ئیداری و ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی عێراقی فیدراڵن و ئەو فەرمانگانە پێویستیان بکردنەوە ئەوانەی کە کراونەوە پێویستیان بە تەعیناتی میلاکات هەیە پێویستیان بە بینا هەیە پێویستیان بە لۆجستی کەلوپەل و ئەو شتانە هەیە پێویستیان بە هەموو ئەو پێداویستیانە هەیە کە پێویستە بۆی خزمەتی خەڵکی هەڵەبجەی پێ بکەن دوجار لە حکوومەتی عێراقی فیدراڵ دەبێت لە موازنەی ساڵانە وەکو پارێزگایەکی هەوکو پارێزگای هەڵەبجە حساب بۆ هەڵەبجە بکرێت نەک تەنها بەناو چونکە بەداخۆ لە ڕابردوو ئێمە بینیمانە لە بودجەی لە موازنەی 2015 2016 ناوی پارێزگای هەڵەبجە هاتووە وەکو پارێزگایەک و بودجێ بۆ تەخسیس کراوە بەڵام ئەو بودجە نەهاتووە یعنی نەمان بینیوە کە لە بواری واقعیەکە جێبەجێ بکرێت بۆیە پێویستە لە ئاسی حکوومەتی عێراقی فیدراڵ و لە ئاسی پەرلەمانی عێراق لە موازنەی ساڵانە حسابی تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە بکرێت و بەڕای ئێمە بەشێکیشی بە ئاسی سێمیشی پەیوەندی بە کۆمەلگای دەولیەوە هەیە چونکە لەو کاتێک ئەم کارە ساتە بەسەر هەڵەبجە دێت کۆمەلگای دەولی بە جۆرە لە جۆرەکان بێدەنگ بوون بێدەنگ لە ئاسی ئەو تاوانکاری کە دەرهەق بە میلەتە کراوە بۆیە ئەوانش دەبێت بێن بەشێک لەو کۆمپانیانەی کە چەکی کیمیاویان بە ڕژێمی پێشوو فرۆشتووە بەشێک لەوانەیە کە بێدەنگ بوون ئەم تاوانێکی نێودەوڵەتیە دەبێت ئیجەفەر ئەوە بکرێت یعنی بێتە تاوانێکی نێودەوڵەتی و بەڕاستی بناسێنێت لە ئاسی دنیادا و کۆمەلگای دەولیش خەرەبووی خەڵکی هەڵەبجە بکاتەوە خەرەبووی ئەو قوربانیە بکاتەوە کە لەم شارەیە ڕوویاوە زۆر باشە بۆ هیوایی کە و هەموو لیژنە وەفدانی کە ڕۆژانە لە هەولێری پایتەختەوە ڕووە بەغدا دەڕۆنم جارە لیژنە وەفدێکی تایبەت ڕەوانەی بەغدا بکرێ بۆی کە خەمێک لە پرسە گرنگەکانی و بە تایبەتی قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە بدرێت ئەوە بە چاوی خۆمان ببینین و ئەم یاداشتەی ئێوەش وەڵامێکی خێرا و ئیجابیانەی بۆ خەڵکی هەڵەبجە تێدا بێت زۆر سپاس بۆ بەڕێز کاکزانە محەممەد لە پرسراوی بەشی یاسا لە دیوانی پارێزگای هەڵەبجە سپاس بۆی کە میوانمان بووی. بەڵێ عزیزان لە دەربەندیخان هاوڵاتیەک تەمەنێکە کە سەرقاڵی کاری ئاسنگەریەوە لەم بارەوە هاوکارمان و شار محەممەد ویتێکی بۆ ئامادەکردین فەرمون با پێکەوە بینەریەوە ویتێبین. بەنای خوای گەورەی میهرەبان ساحەی کەون و کایەنات من خۆم دوای باوکم ئەمری خوای کردووە خوا ئافریقای خوا دەوری 30 ساڵ زیاتر 35 من خەریگەمیشەم ئێمە سێ برایم سێ براکە لە زەبان ئیدی دوکانمان دانا ئەوان لێمانە من هاتم بۆیرە ئەجا چەند سەڵالمەم دەربەندیخانە خەریگەم کاسبیمە کاسبی ئەوسا و ئیستا ئەز و ئاسمان فەرقی بوو ڕۆژی وا بوو 40 داز 50 داز تەوشێ قوڵنە داوەستنە هەموو خاصمە کرد بەیانە ڕیمە و پێچاڵە
بۆ ئێوارەی مەجانەوە بێمە دەرەوە ئەزە ڕۆی دوو دەمەزە سێ دەمەزە تێ هەرەوە سانی هەرەوە ئیشەکە ئێمەیە ئەمە کوورەیە کوورەی خەڵوزە کوورەی نەوتی شەیە بەڵام ئێرە بۆ نەوتەکە ناژە ئەمە کوورەی خەڵوزە ئەمە کوورەیەکی حاگەزایە قەدیمیە تا ئێستا لە باو باپیرەمەوە هەر ئەم کوورە بووە تێگەی بەڵام سەیەمە هەرم کوورەمانە هەیە ئێستا خەریکن دوایەسی ئەمە گەرەکمان نێونی ناکرێ ئیش نییە و کاسبی نەماوە و ڕۆژی وە 2000 و 3000 و 5000 و 10000 ئاشی ئەمە ناخە بمە قوڵوان پیاوم ناوداری و کرێ چیوێت و دەکوێم استیفادە هەیە بۆ ئێمە قەدیم وایە 3 ماوەشمە خوێوە کرد ئێستا چی بکەم کاک ئەم ئەشیای سینی و ئێرانی و ئەمانە تێ ئەمە ئیسیفادەمان دەکە ئەوە تەورداتە خۆمان ئەوە خەمەی بۆشە خۆمان دروستیەکەین ئەوە هەموو شیان خۆمان دروستیەکەین ئەمە لە وەرەق دروستەکەین ئەوە تەوشەیە ئەوە هینە تەوشەیە ئەوە تەوداسە ئەوە تەورە وڵی پیشەی ئێمە یەلی ئینی شەریکا عەرز و عاسمان فەرقێسی ئین ئێمە دەستکردە ئاویە دەین ئاوی سەوزاوەیە زەرداوەیە سپیاوەیە بۆراوەیە ئەم ئاوانەیە دەین خەڵک زۆرمەی ئێستا حەزە ئیشی بیانیەکەکە حەزم ئیشە ناکە چمە بیانیەکە هەرزانە ئەمە تۆزە گرانە تێگەی لەبەرەی ئێمەوە خەڵوز ئیشەکەین کیلۆی خەڵوز 2.5 و 2000 مەجبوور ئێمە حەقی خەڵوزەکەی بسێنین مەخوڕوان ئەمە ئێمە لە باو باپیرمانە لە وەسا ناوەڕ و قاوڵ و سمایل و سەیفلا و فەرەج و هاوردمانە هەتا ئیسا ئێمە وەم نانە ژیاین و نانی کەس نەژیاین چاوەڕێی دەستی کەس نەوین چاوەڕێی دەستی خواین و ئینی ئەم دەستی خۆمانە چاوەڕێی قاپی خواین و ئەم دەستی خۆمانە و بازوی خۆمان پێگەیان ناومان پێگەیاندە کوڕمان پێگەیاندە کەنیشکمان پێگەیاندێ بمە قوڕوانە مەمنونی خوان و ئینی کەس نەوین وەستا حەیدەر ڕۆژانە بە ئامانجی وەچن خستینانێکی حەڵاڵ لە نێو ئەم چاڵە دەست و پەنجەی لەگەڵ ئاگر و ئاسن نەرم کردووە تا ئەوەی نانێکی حەڵاڵ ئێواران بۆ خانەوادەکەی بباتەوە بەڵام ئەوەی وەستای نیگەران کردووە بەهۆی کەل و پەلی بیانیەوە خەریکە پیشەکەی ئەمان ڕوو لە ئاوابوون دەکات وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان بینەرانی عزیز ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرانمان دەچینە عربەت لای پەیامنێرمان هوشیار محەممەد و شار سڵاوی خوالێ بێت زانیاریەکانی عربەت چیان سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام لە 6 مانگی ڕابردوودا خۆپیشاندانێکی بەرفراوان لە سنووری ناحەی عربەت بەڕێوە چووکە سەرجەمکیر و توێژەکان بەشداریان لە خۆپیشاندانەکەدا کردو بۆ ماوەی چەند کاتە ژمێرە ڕێگای سەرەکی سلێمانی دەربەندیخانیان داخست من بۆ زانیاری زیاتر وەرگرتن لەسەر ئەوەی کە دوای 6 مانگ چی کراوە بۆ خۆپیشاندەران وە بۆ هاوڵاتیان و دانیشتوانی ناحەی عربەت لە سنوورەکەدا بەڕێوەبەری ناحەی عربەت بەڕێ دابان محەممەدم لەگەڵ لەگەڵ دابانەگەر بفەرمونە ئێرە وەکو بەڕێوەبەری ناحەی عربەت دەمەوێت پێتان بڵێم وە بپرسین وە داواکاری عربەتەکانیش ئەوەیە کە وەکو ناحەکەتان بۆ کردوون وە لە ئایندەدا چی ئومێدێکیان پێ ئەدەن لەوەی کە زیاتر خزمەتگوزاری سەرەتاییەکان بەرەو پێش بوو بەڵێ سپاس بۆ بەکەراتنتانەکەم سپاس بۆ بە دۆداتونتان وەک هەمیشە کەناڵی پەیام کەناڵێک بووکە بەداداچوونی بۆ کێشە و کەمی خزمەتگوزاری و کێشە و گرگرتان کردووە بەڵێ سەبارەت بە خۆپیشاندانی پاساڵ لە سەری ناحەکەمان دیارە با بڵێن داواکاری سەرەکی نەبوونی سوتەمەنی بوو نەوتی سپی وە ماڵان
ئێمە بە نووسراوی فەرمی و قسەشمان لەگەڵ بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی و هەروە بەرەمهێ نەوتەکانی سلێمانی کردووە کە ئەم ساڵی بۆ زستانی ئەم ساڵ جەختمان لەوە کردەوە کە دەبێ لە سنووری ناحەکەی ئێمەوە دەست پێ بە دابەشکردنی نەوتیسکی چونکە بەڕاستی چەند ساڵێک بۆ ماوەی 3 ساڵ زیاترە بەشێکی کەمی دانیشتوانی هەمسولدا پار نەوتیسکیان وەرگرتووە قەدرێکی زۆر لە سنووری ئەم دانیشتوانی سنووری ئەم ناحەیە کراوە بۆیە پەیامی خۆمانمان پێداون و بەڵێنە پێداوین کە ساڵی داهاتوو نەوتیسکی بۆ سنووری ناحەکەمان دابێت بەڵێ داواکاریەکان سوتەمەنی بۆ دەکوێت هەلیکاریێکی تر لە داواکاریەکانی بەتایبەتی ئەمێ نمونە بۆ بێنمەوە خۆتان سێ کەمپی ئاوارەکان ناحیە ئەلبەتە هەیە دانیشتوانی ناحەکەڵن مادەم ئێمە سێ کەمپ هەیە ئەبێ زیاتر ئاوەمان لێ بدرێتەوە وەک چۆن بێستانسۆر ئاوی شارە زوو دابینەکە کارەبای بچووە کاتژمێریان هەیە قسمەت گوزاری پیکەوە لە هەمان کاتیشا فەرمانگەی ئاوەکە بەشێکی زۆری دانیشتوانی سنوورەکەن کە بەڕێوەی دەبن و هەلیکاری بۆ ڕەخساندن دەوتێ ئاوار سێ کەمپی ئاواری گەورە لە ناحیە ئەلبەت لەسەرەتا هیچ سنوورێک ئامادە نەبوو ئەو کەمپە لە خۆ بقام ئەلبەت لەخۆی بتو ئێستا داتوانین بڵێ هیچ کێلوبێرێکی ئەوتو ڕاستە خۆی بۆ خەڵک نییە جگە لەوەی کە بازاڕەکەی تا ڕادیە بژانن بەڵێ ڕاستە خۆی سەرەتای جەنگی دژی تیرۆر و ئاتی ڕێکخراوی تیرۆریستی داعش بۆ سنوورەکانی موسڵ و پارێزەکانی سەلاحەدین و ناوەڕاستی عێراق ئەم ئاوارانە بەشێکیان لەو کات ڕۆیان لە عەربەت کردووە بەشێکی دیریشان کورتانی ڕۆژئاوان کە لە کەمپی پەنابەرانی باریکە نیشتەجەن دیارە لە ڕاستی ئەگەر من وەک بەڕێوەری ناحەیە ئەگەر بڵێم ئەم بڵێن با بڵێن ئەم کەمپانە نەبوونە خۆی هیچ خزمەتگوزاری پێشکەش نەکرابوانێ وانەیە با بڵین نەبوونەتە هۆی ئەوەی کە سوودێک با بڵین بە قازانجێک بە خەڵک و بە سلوو ئیدارە لە ناحەکە نەگەینێ ناتوانم با بڵێم لە ڕاستیە بە بۆنەی بوونی ئەم کەمپانە لە عەربات چەند پرۆژەیەکی کراوە کە من ناڵێم زۆرن و لە ئاستی پێویستیان بەڵام چەند پرۆژەیە کراوە و سەبارەت بۆی کە تا چەند هەلیکار دابینەکە بۆ خەڵکی کانەکەی با بڵێن دانیشتوانی عەربات لە ڕاستیە ئەم کەمپانەوە سەرەتای ئیشکردنی ڕێکخراوی یونێسیاریش کە با بڵێن سەرپەرشتیاری ئەم کەمپانە بووە ئەو بووە کە هەلیکار لە ناو کەمپەکان خۆیان بەتایبەت لە ناو کەمپەکان لەبەرەوەی لە سەهم لە سەرەتاش و لێسەرش قیود و مەرجەکان بۆ داخڵبوون بۆ ناو کەمپەکان تا ڕادەیەک کراوە نییە با بڵێن بۆیان بۆی ئەڵێن با بڵێن ئەڵێن کەم لەبەرەوەی کە بەڕاستی دابڕاوە لە هاوڵاتیانی سنوورەکە هەلیکار ڕەخساوە تا ڕادەیەک بۆ خەڵکی عەربەت وەک خۆ ئیشارەت پێدا بۆنەی و کەمپانەوە بازاڕی عەربەت بژاوەتەوە و تا ڕادەیەکی باش کار و کاستی لە ناو بازاری عەربەت بۆ بەنەی کەمپەکانەوە شتێک فەرقی باشەوە دەکەن بۆکاری ڕاستەوخۆ مەسەلەن ئێستا بەژمارەیەکەن جەنابەت دەوڵەمەتی و بابەتێ کەس ژمارەیەکی زۆر لە گەنجان ڕوو لە شاری سلێمانی و شارەکانی دیکە دەگەن بۆ کار بەڵام دەوترێ ناحیە عەربەت نەبووە ناوەندێک بۆ ئەوەی کە کار لە کاتێک جاکە کارگەڕۆنی عەربەتیش هەیە لە سنوورەکە داتوانێت بڵێن وەکو ئەمە گەنجانیش دەڵێن بە شێوەیەکی بەرچاو هەلیکاری بۆ ئەوان دروست نەکردووە و لە هەمان کاتیا بەسێکی زۆری گەڕەکانی وەکو فەرادیان و چوار و خەبەتان ئەوانەکە زەوی تاپۆشن تا ئێستا تەنانەت ئاویان ئەو کارەبا و خزمەتگوزاری سەرەتاییەکانیان بۆ ڕەوانە نەکراوە ئەوان دەڵێن کاتێک کە تەنانەت ڕێگری ئەکرێت لە فراوانبوونی ناحیە ئەلبەت لەوەی کە ئەو خزمەتگوزاریانە ئاڕاستە ناکرێەوە جێبەجێ ناکرێت بەهۆی ئەو نەبوونی خزمەتگوزاریانەشەوە وەکوتم ئەو زەویانە تا ئێستا وەکوان هەر دڵ و جاڕێکە و نەکراوە بە کەرەستەیەک بۆ بیناساسی لە کاتێکدا کە تاپۆشتان کرد دروستە من لێ ناشارمەوە من وەکو بەڕێوەری ناحیە لێرە لە سەرەتای جۆزەکار بوومەوە ڕێگریم کردووە و لەمپەر دروست کردووە بە منطق لەبەر فراوانبوونی زیاتری سنووری ناحەکەمان ڕاستیە لە پێشتر سەرۆکاتی شارەوانی عەربەت بەبێ پلان لە ماوەی ڕابردوو سنووری زۆری با بڵێن زەوی پرتوگاڵی کوتانەوەتەوە سەر با بڵێن سەر ناحیەی عەربەت سنووری شارەوانەکەی زیاد کردووە ئەمە دەرەنجامێکی خراپیە بوو یەکەم ئەمە عیبێکی مالی با بڵێن حکوومەت مەدین دەکا بۆی کە پارەی قەرەبوو لە داهاتی گشتی بداتەوە بە خاوەنی زەویەکان دوو ئەم زەویانە هیچ پێویست نین لەبەرەوەی ئێستا بڕیاری دابشتنی زەوی ڕاگیراوە حکوومەتی هەرێم بە فەرمی بڕیاری ڕاگرتنی زەوی دابشتنی زەوی داوە پێویستەکە تۆ ئەم زەویانە ئەم سندە فراوان پێی دوو خاڵی سێم کە گرنگە ئەوەیە کە زەوی پشتوکاڵی لە چواردەوری سنووری ناحەکەمان سنووری شارەوانەکە خەریکە نامێنێت بەڕاستی لە هەمووی گرنگترەوەیە کە تۆ
لە ئێستا حکوومەت بەم قێرانە بەم دۆخیدارەی و مالی کە ئێستایە فریایەوە ناکەێت با بڵێن توانای ئەوەی نیە کە خەدمات بوو پرۆژە خزمەتگوێزەکان بگەنێتە ئەو گەڕەکانی کە نزیکی 10 ساڵ پێش ئێستا دروستکراون جایوانی کە تازە فراوانە بن و کوژێنراونە دۆکرات شارەوانی بۆیە من داوام لە بەڕێوەبەتی گشت و پشتوکاڵی سلێمانی و بەڕێوەبەتی شارەوانەکان نەخشەدانانی سلێمانی قایمقامەتی سلێمانی ئەنجومەنی پارێزگا سلێمانی کردووە کە بەڕاستی چی ترسنووی ئەم ناحەیە ئەوەندە هەڵ ناگرێت کە شارەوانەکەی هێندە فراوان بکرێ لەبەر بەرژەوەندی چەند کەسێک و لەبەر ئەوەی کە بەڕاستی لەبەر خات و خۆتر و خزمایەتی و ئەوە کە ئەم سرە فراوان بکرێ بەڵام دوجار حکومەت دەسەڵاتی وی نەبێت کە خزمەتگوزاری بۆ بەرێ ئەمە بەڕاستی نەداوە ئێوەیان ئێوە هیچ قەڵێکیان نەداوە بۆ ئەوەی کە ئەو خزمەتگوزاریانە بگەینیان بۆچی بە پێویستی نازانن لەوەی ئەوەدام بکرێتەوە ناوچان بە پێویستی نازانین لەبەر ئەوەی کە لە ڕاستیە ئێمە سنووری شارەوانەکەمان زۆر فراوان کراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە 2013 هەتاکو 2017 زەوێتی زۆر خراوە دە سنووری شارەوانیەوە ئەم زەوەیە کە پوژێنرێتەوە بێ بە سنووری شارەوانی خاوەنی زەوی تەبەن لەگەڵ ئەوەی کە حەقی خەرەبووی هەیە ئەم زەویانە ئەبێ مەموڵکی شارەوانی کابی بە مەموڵکی شارەوانی با بڵێن دوجار ئەبێت ئەم زەویانە دابش بدرێ بە فەرمانبەر بۆ تیم و توێژانەی کە پێویستیان کە ساڵبەپی خاڵبەتی زەویان حەمەستەقەتێوەن زەوی وەرگرت کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بڕیاری ڕاگررتنی زەوی دابێت چ پێویستە کاتەوە ئەم سنرە فراوان لەگەڵ فراوانەکەی خەڵک لەوێ خانووەکە ئەم کەسە دوایی دێتەوە داوای خزمەتگوزاری بۆچی فراوانی من مەبەستەکەم ئەوەیە ئەجینا خۆ ئەگەر بەپێی پلان و بەرنامە سنوور فراوان بکرێ و زەویەکان دابشکرێ بەسەر خەڵکی هەژار و مۆزەفینی و کاننشینی ئەمانە تاوان بەبردنی خزمەتگوزاریش ئەمە کارێکی باشە بەڵام من پێشم لە نەبوونی پلانایە بەبێ پلان ئەم فراوان کراوە چنەکەمێ پرسیارەکان و کورد زۆرترین کار بۆ نابوو جێبیان بەڵام بۆ لای بینەرانی چۆن بێ ناحیە ئەلبەت پێش ڕێگای سەرەکی لەسەرە ڕێگایەک پێیان ڕێگای خەراجیان چیتەک و ڕێگای سلێمانی ڕێگای دەربەندی خان ڕێگای سیستاق ڕێگای خەراج هەمووی دەکەونە سەقی ناحیە ئەلبەت دوو پرسیار لێرە دەکەم پرسیاری یەکەمیان بۆچی بەشی تانجەرۆ بە دیوی قەرەداقە تا ئێستا ئاورەکی جدیدتری لێنە دراوەتەوە لەوەی کە ڕێگایەک بێ بە هاران بەتایبەت و هاوینانیش خەڵک ڕوو لە سنووری قەڵدا بکەن و با بڵێن بتوانن بە شێوەیەکی باشتر بگەنە ئەو ناوەندا و لە هەمان کەچە لەسەر ڕێگەی سیتە ڕووداوێکی نەخوازە و ئەوش کەسێک با بڵێن کوژرا و دواتریش تەرمەکەی سوێنرا بە پیزانێرەکانی پەیامیش بێت کەسەکان دەستگیر کراوە ئەگەر لەسەر ئەو دوو بابەتە قسەی ئێوە وەزانیاریەوە ئەبەستت ڕێگای پردی تازەی تانجەرۆیە بەڵێ ئێمە ئەو ڕێگەیە لە ساڵی 2018 تەرخستی تەواومان بۆ حازر کردووە و لە ساڵی 2000 لە پێش پەتای کۆرۆنا و پێش هات با بڵێن خراپبوونی دووبارە خراپبوونی دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان من بە شخصی سەردانی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە جێبەجێکردنم کرد لە هەولێر و بەڵێنی جێبەجێکردنی ئەو ڕێگایی پێداین وەک خۆت باست کرد ئەو ڕێگایە ڕێگایەکی زۆر گرنگە بە تایبەت بۆ وەرزی بەهار و سێران کە خەڵک ئەو لا قەرەداخ و ئەو ناوچەیە دەکا دەبێتە بەدیلێک بۆ ڕێگای یەکەمی قەرەداخ کە لە فکری عربەتەوە چێتەوە دەستگوێزەکان و لێەوە چێتەوە داڕەش ئەم ڕێگەیە بۆ سنی شارە زور و عربەت و هەتا پارێزگای هەڵەبجە و ناوەش دوودێکی باشیە بێ و ڕێگەیەکە کە با بڵێن ڕێگەیەکی بەدیلە و زەخت لەسەر ئەو ڕێگەی نامێنەوە قەرەباڵخیش لە شاری سلێمانی و لە دەواازەی شاری سلێمانی دوورە خاتەوە هەوڵمان بۆدا لە ڕێگەی حکوومەتەوە بەڕاستی دۆخی دارایی دەستی گرتین و لە ڕێگەی کۆمپانیەکانیشەوە ئەو مجموعەیە کۆمپانیا و کارگە لەو سوورە هەن بەشێکی کۆنکرێت کراوە ئەوەی ماوەتەوە تقریبا بەتوانم بڵێمێک لە سەفتی کۆنکرێت کراوە بەسپاسەوە لە ڕێگەی چەند خاوەن کارگەیەک لە سونرەکە و ئەو بەششی کەماوەی شەڵا لە داهاتوو من بە گرنگترین پرۆژەیە زانم کە لەم سونرە ئەنجام بدرێت سەبارەت بە بەڵێ بە حاڵەتی بەو تاوانی کە ماوەی پێشێستا لە بەشی سەرەوە لە دوکانیان بوودا دیارەوە دادگا و لە لێکۆڵینەوەدایە و پێپۆلیسی هەتووە دێزانامەکان دوو تۆمەتبارێن دەست کردووە من حەز ناکەم لەبەر ئەوەی کە بەڕاستی هیچی من نییە و ئیشتی دادگا بەجێڵم و حەز ناکەمی زانایت سپاس بۆ بەڕێوەبەری ناحیە ئەربەت کە لەگەڵمانە بوو لەم
سپاس بۆ پامێرمان و شێر محەممەد داربەتەوە لەگەڵمانە بۆی سپاس بۆ خۆت بۆ میوانەکەت بۆ زانیاریەکانت. بەڵایزان پرۆگرامیان ڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.